بابینە سەر بابەتی تەندروستیش و جگەلەوە وەرزشی کە زۆربەی بەیانیان ئێمەوە لە یاد ناکەین بە یەکەوە بچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش کە لەگەڵ ژاکاڵ خۆشناو کۆمەڵێک ڕاهێنان بۆ ئێوە ئامادە دەکات و ئێمەش لێرەوە بە زانیاری بەسوودەوە هەندێک جار هەوڵی ئەوە دەدات کە بتوانێت ئەو بڕگەیە بڕازێنێتەوە. ئێستاش پێکەوە بینەری بڕگەی ژاکاڵ خۆشناو بین لە بڕگەی وەرزشی بە ڕێنمایەکانی و ڕاهێنانەکان. ڕۆژ باش، هیوادارم هەمولایەکتان ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی سەرەوەی لەش و خوارەوەی لەشە. دەست پێکەین. پوڵاپس، خۆ هەڵەواسین، 4 جاران 12 دەستەکانت بەبەرێنی و ئەی بۆ سەرەوە. نەفەسە کێشیت، ئەوەستن و ئەی بۆ خوارەوە. چوار جاران 12 دووبارە یەکەنەوە. ئەگە ناتوانیت 12 جار ئەمە دووبارە بکەیوە، هەرچە نەتوانیت بڕۆ بۆ سەرەوە و وەرە بۆ خوارەوە ئیستراحەت بکە، دیسان دووبارە بکەیوە. هی بۆ سەرەوە و خوارەوە. ئەم ڕاهێنا سوودی بۆ پشت هەیە و بۆ شان. ڕاهێنانی دووەم بەبەرینی ئەوەستیت، پەنجەی پێ ئەژنۆ ڕاست بێت، شانتان بم بۆ دواوە، سیکتان بۆ ژوورەوە. ئێم بۆ خوارەوە، قاچیشت بۆ پشتەوە، سێری پێشەوەکەیت بۆ ناڕاستەوە، دەست بۆ سەرەوە، دووبارە یەکەیت، بەبەرینی ئەوەستیت، ئەی بۆ خوارەوە، دەستەکان لەسەر عەرز داهێنیت، قاچەکانش بۆ دواوە، بۆ پێشەوە و سەرەوە. 4 جاران 12 ئەمە دووبارە یەکەیت. جارێکی تر ئەین بۆ خوارەوە، دەستەکانت بۆ عەرزەوە، قاچەکانت بۆ دواوە، پێشەوە سەرەوە. ئەگەمە ئاسان بێ ئەتوانن سەرێکتر بیکەن. ڕاهێنانی سێوەم بۆ خوارەوەی سک، بە یەک قاچ یان یەک ئەژنۆ ئەی بۆ سەرەوە. ئەو ڕاهێنانە بۆ هەموو سک باشە، خاستان بۆ ژێرەوەی سک. نەفەسێکی قۆڵە کێشیت و بۆ دەرەوە. چوار جاران 12 دووبارە یەکەیوە. ئەگەر ئەمە ئاسان بێ هەردوو ئەژنۆت ئەی بۆ سەرەوە. 20 سانیا وەستیت، نەفەسێکی قۆڵە کێشیت، خوارەوە، ئیستراحەت دەکەیت 10 سانیا و دووبارە یەکەیوە. ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات. زۆر سپاس کە لەگەڵمان بوون.